زانکۆڵاین کریدت پاراڵێڵ و ئێواران بۆ بەشەکانی زانستی و وێژەیی و پیشەیی بۆ دەرچوانی پۆلی 12 ئامادەیی کارە کرا و ماوەی 8 ڕۆژ بەردەوام دەبێت. وەزارەتی خوێندنی باڵا دەڵێت لە ئێستاوە قوتابیان دەتوانن داخلی سیستەمەکە ببن و لە سەرەتای چوونە ناو سیستەمەکەش دەبێت بە ژمارە مۆبایلێکی خۆی داخلی سیستەمەکە ببێت. لە ئێستادا دەرچوانی 12 ئامادەی دەتوانن بچنە ناو سیستەمی زانکۆڵاین لە ڕێگەی وێبسایتی ڕسمی ڕێگەی زانکۆ.com داواکاری خۆیان بۆ وەرگرتنیان لە زانکۆ پەیمانگە حکومەکان لە هەرێمی کوردستان پێشکەش بکەن. وەک ڕامانگەیان ئەم ساڵەکە زیاتر لە 57,000 دەرچووی 12 ئامادەی دەتوانن داواکاری پێشکەش بکەن بۆ وەرگرتنیان لە خوێندنی زانکۆڵاین و پاراڵێل و ئێواران. بۆ ئەمە بەستە لە ئێستاوە داوا لە دەرچوان دەکەین بچنە ناو سیستەمەکەوە و دەست بکەن بە پرۆسی پێشکەشکردن و داواشیان دەکەین بە هەموو شێوەی خۆیان بە دوور بگرن لە سنتەری بازرگانی بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین، چونکە داهاتویان و مستەقبەلیان دەکەوێتە ژێر مەترسیەوە لە نێوان ئەم سنتەرانەدا بەهۆی ئەوەی کە ئەمانە لە بەرامبەر دەستکەوتنی بڕێک پارە ڕەنگە داهاتووی خوێندکار و قوتابی بخەنە مەترسیەوە. ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە ئەزموونی نزیکەی 20 ساڵ لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین ئەم ساڵ هاوکاری دەرچوانی پۆلی 12 دەبێت و لەو ماوەیەدا زانکۆڵاین پڕ دەکاتەوە. ساڵانەش لە ڕێ ئەو نمرانەوە ئێمە وەکو بڵێ تەمەشای دەکەین و ڕێزبەندی بۆ تەڵەبەکان دەکەین بە نسبەیەکی دیاریکراو، چونکە 100% نییە، ساڵانە بەرز دەبێت، ساڵانە نزم دەبێت، ئەو دەکەوێتەوە سەر خودی ڕێژەی دەرچوونی قوتابی و ڕێژەی دانانی کورسی لاەن وەزارەتی خوێندنی باڵاوە. جاری وایە قوتابی زۆر دەرچووی زۆرە، ڕێژەی کورسی کەمە، ئەوە دەبێتە کێشە. جاری وایە دەرچوو کەمە بەڵام کورسی کەم دەکرێتەوە ساڵانە، ئەوە بەپێی تعلیماتی وەزارەتی خۆ ئەوە شەرتۆزێک وەکو بڵێ دەبێتە هۆی ئەوەی دەرجەکان کەم و زیاد بکە. ئێمە لەسەر ئەو ئاساسە دەتوانین هەندێک زانیاری خۆمان پێشکەش بە قوتابی بکەین و بتوانین ڕیزبەندیەکەی بۆ بکەین. ئەم ساڵ 57,980 قوتابی لە پۆلی 12 ئامادەی دەرچوون. زانکۆڵاینیش لە 23 بۆ 30 مانگ کارا دەبێت و قوتابیان لە ڕێگەی لینکی ڕێگەی زانکۆوە دەتوانن داخلی سیستەمەکە ببن و فۆرمەکە پڕ بکەنەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.